گەرم و گەشتن سلااوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە خۆشحاڵم لەوەی کە جارێکی تر لە بەرنامەی ئێمە و بینەرانەوە دەبمە میوانی ماڵەکانتان. هیوادارم کە لە هەر کوێکن ساغ و سلامەت بن و مەجای ئەوەتان هەبێت تا کۆتای ئەم بەرنامەیەش لەگەڵمان بن. كم جانت شولها بنديني أوهنا صايا كم جانت شول بنديني دخ دايمين هاور سيد بها سرديني
ئەترسم بمرێم گیانە لە دوورێوەڵایە ئەتایە ئەترسم بمرێم گیانە لە دوورێوەڵایە ئەتایە بینەرانی عزیز 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵەمان تێپەڕ کرد. تەلەڤیزیۆنی کۆمەڵە چەندین بەرنامەی تایبەت بەم ڕۆژەی بڵاو کردەوە. هەروەها ڕۆژی شەممە 26 مانگی فڤریە لە شاری ستەکۆڵم پایتەختی سوێدیش مەراسمێکی تایبەتی هەر بەم بۆنەوە بەڕێوە دەچێت. بەڵام لە هەمووی ئەوانە گرنگتر ئەوە بوو کە لە ڕۆژانی ڕابردوودا تێکۆشەرانی کۆمەڵە لاوانی شۆڕشگەڕ و ئەمەکناز ژنان و پیاوانی خەباتکار و ماندووی نەناز لە زۆربەی شار و شارۆچکە و گوندەکانی کوردستان قۆڵی همەتی شۆڕشگەڕانیان لێ هەڵماڵیوە و لە ناو سەرما شەختە و بەفر و سەهۆڵبەنداندا گەڕوتینیان ڕێخستووە و جارێکی دیکە بەدەیان شانویان لە زیندووبوونی کۆمەڵە و بزوتنەوەی شۆڕشگەڕانی کوردستان بە دۆست و دوژمن نیشاندا. دڵی دۆستانیان خۆش کرد و دوژمنانیان زەبوون و کەنف کرد. لە گەرمەی تەبلیغاتی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان زۆربەی ئەم ناوچانە بە درشم و ڕاگەیاندنەکانی کۆمەڵە لە پێشوازی 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی تێکۆشانی کۆمەڵە لە دژی سیاسەتی سەرکوتگەرانەی داپرۆسێنەرانەی کۆماری ئیسلامی ڕازاندرایەوە. بە هەزاران تراکت و نووسراوە و دروشمەکانی کۆمەڵە لەسەر دار و دیواری شار و گوندەکان نووسران. جارێکی دیکە کوردستانی خۆڕاگر و سنگری شۆڕشی ئێران بە همەتی کۆمۆنیستەکان و خەباتکارانەی ماندووی نەناز ئاڵای سووری لەسەر شاخ و ڕێگاوبانەکان هەڵکرد و موژدەی توانەوەی بەستەڵەکی ستەمی تێدادرا. هەر لێرەوە درود دەنێرین بۆ هەموو تێکۆشەرانی ڕێبازی کۆمەڵە دەستی ماندوویان لە ڕێگای دوورەوە دەگوشین و پیان دەڵین هاوڕێیان ئێوە موژدە بەخشی دوا ڕۆژێکی ڕوونن. ئێوە لە ناو شەوەزەنگی دەسەڵاتی ئیسلامیدا ڕووناکاییتان بۆ مرۆڤی چەوسانەوە وستم لێکراو بە دیاری هێناوە. ئێوە بانگەوازی دوا ڕۆژێکی گەشتان جارێکی دیکە بەگوێی خەڵکی ستەم لێکراو ڕاگەیان. بێگومان زەحمەتەکانتان فداکاری و گیانبازیتان لە ناو دڵی مێژوودا هەڵدەکەندرێ و لاپەڕەکانی مێژووی کۆمەڵە لەم سەدەیەدا بۆ دەیان جاری دیکە پێ تۆمار دەکرێت. هەر شاد و سەربەرز بن. ئەی پڵنگانی بەسامی نێودڵی داگیرکەران نێودڵی داگیرکەران ئەی هەواڵانی بەزەبری پەیکەری چەوسێنەران پەیکەری چەوسێنەران ئەی پڵنگانی بەسامی نێودڵی داگیرکەران نێودڵی داگیرکەران ئەی هەواڵانی بەزەبری پەیکەری چەوسێنەران پەیکەری چەوسێنەران ئەی گزنگانی سەراسۆ و دەمکەلی ڕێگەی خەبات هەڵگرانی بیری تازەی شۆڕش و موش دەینەجات ئەی بەرەنگارانی دونیای پڕ لە ڕەنج و ژینی ڕاش دەی بخوێنن دەنگ هەڵێنن بەو چەکە بۆ ژینی گاش بەو چەکە بۆ ژینی گاش بەو چەکە بۆ ژینی گاش
سەر بە دوژمنکانەوی وا خوڕۆش و جۆشی چەکتان ڕۆی هەتا و بەڕزەوی با لە ڕەوتی سووری مێژ و شۆرەت و ڕەنداتەوە با لە چوار قوڕ نەیجیهانە بەرزیتان دەنگداتەوە بەرزیتان دەنگداتەوە بەرزیتان دەنگداتەوە. بەڵێ ئازیزان لە شاری مەریوانەوە نامێکمان لەلایەن بینەرێکی ئازیز بە ناوی فواد بۆ هاتووە کە تێدا باسی لە بارودۆخی ئابووری دژواری ژیانی معەلمان دەکات. فوادی ئازیز لە نامەکەیدا نووسیەتی ئەم ڕۆژانە دەنگ و باسی خەباتی معەلمان هەموو تۆڕە کۆمەڵایەتیەکان و ناوەندەکانی هەواڵی تەنیوە. تەنانەت بەعزێک لە ڕاگەنە گشتیەکانی ناوەی وڵاتیش ناتوانن خۆیان بە تواوی لە بڵاوکردنەوەی خەبەرەکان لا بدەن. لەگەڵ ئەوەشدا کە داخوازەکانی معەلمانی ناڕازی ڕوونن، جمهوری ئیسلامی بە ئاشکرا خۆی لە داخوازەکانیان گێل کردووە و ڕێگەی هەڕەشەکردن و بگیر و ببەندی هەڵبژاردووە. ئەوەی کە کەمتر لێکۆڵینەوەی بۆ دەکرێت بارودۆخی واقعی ژیانی ئابووری معەلمانە. هەر ئەو وەزعیەتەی کە وای کردووە بێترز لە زەبروزەنگی ڕژیم شەقامبەر نەدەن و هەموو هێز و توانای خۆیان بەکاربێنن بۆ ئەوەی ڕژیم ناچار بکەن داواکانیان جێبەجێ بکات. لە زۆربەی وڵاتانی جیهاندا لە گەڵ ئەوەیشدا کە نظامەکە هەر سەرمایەداریە، معەلمی شوێنێکی تایبەتی لە باری کۆمەڵایەتی و ئابووریەوە بۆ تەرخان کراوە. شێوازەکانی پەروەردەکردن لە وڵاتانەدا لەسەر بنەغاکانی زانستی سەردەم و تەکنۆلۆژی نوێدا ڕێژراوە. معەلمیش وەک فێرکار و ڕاهێنەری ئەم زانستە سەرنجی تایبەتی پێدەدرێت. کەسێک کە وەک معەلم پێدەنێتە نظامی پەروەردە و فێرکردنەوە ئاسایش و مەعیشەتی دابین دەکەن. هەر بۆ یەک کاتێک پێدەنێتە کلاسی دەرسەوە بە وشیاریەوە و بە عەلاقەوە کاری خۆی درێژە پێدەدا و کاتەکانی پشودانی خۆی بە خوێندەوە و گەشە پێدانی زانیارە زانستیەکانی خۆی بەسەر دەبات. لە نظامی ئاموزشی و پەروەرشی ژێر دەسەڵاتی حکوومەتی ئیسلامی ئێران نزیکەی تێکڕای معەلمەکان لە ژێر هێڵی هەژاریدا دەژین. زۆرن ئەو معەلمانەی کە لە ماڵی هەژارانەی 30 تا 40 متری کە ناوی مەسکەنیان لەسەرداناوە دەژین و لە حاشیەی شارەکاندا ڕۆژگار تێپەڕ دەکەن. ئەم ئینسانە ستەم لێکراوانە لە پەنای مناڵانی ڕنگ بزرکاوی خۆیان لەم ماڵە بچووک و بێ ئیمکاناتەدا بەرەبەرە پیر دەبن. زۆربەی ئەوان ناچارن پەنا بۆ کاری ترش بەرن و بە جەستەیەکی ماندوو هیلاکەوە هەتا نیوەشە و ڕانندگی خۆیان دەیان کاری تر لەم بابەتە بکەن. لە هەلومەرجێکی ئەو تۆکە معەلمان تێدا دەژین چارەنووس و تەکلیفی نظامی ئاموزشی ڕوون و ئاشکرایە. بێگومان بارودۆخی ئابووری و کۆمەڵایەتی نالەباری معەلمانی یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی ئاڵۆزبوونی پەروەردە لە مەدرسەکاندایە کە بەرپرسانی ڕیاکاری ڕژیم هەوڵ ئەدەن بیر و ڕای گشتی چەواشە بکەن و ئەو ڕاستیانە بشارنەوە. دەسەڵاتدارانی ڕژیمی ئیسلامی تاقمێکی کۆنەپەرست و سەرباری کۆمەلگان کە لە سایەی ڕنج و زەحمەتەکانی ئێمەوە ڕۆژ بە ڕۆژ بە سەرمایە بانکیەکانی خۆیان زیاد دەکەن و بۆ خۆیان و مناڵەکانیان لە شوێنە دڵنشین و خۆشەکاندا کۆشک و تالار دروست دەکەن و ئێوە و مناڵەکانتان لە حەز و خۆزیای ژیانێکی شیاوی ئینسانی ئوروپی و لە ڕفاه و ئاسایشێکی کۆمەڵایەتی بێبەهرەن. ئەم بارودۆخە تەنها بە هیممەتی خۆمان و بە دەست و مەستی خۆمان ئەگۆڕدرێت. پێشینیان و تویانە ماف دەسێنرێت نادرێت. ئەو ڕێبازێکە معەلمانی ئێران و کوردستان هەڵیان بژاردووە.
فریاد بزن. بینەرێکی خۆشەویستمان بە نازناوی ئاوات لە شاری سەقزەوە نووسیەتی ڕژیم گەلێک جار ئیدعا دەکات کە دەربڕینی ناڕزایەتی هێمنانە و لە چوارچێوەی قانونیدا ئازادە. ئەگەر وایە بۆچی هەموو خۆپیشاندانێک تند و تیژی لێ دەکەوێتەوە؟ ئایا هۆکارەکەی ڕادەی تووڕێی و بێزاری خەڵکە لەو ڕژیمە یان خودی ئەوە ڕژیمەیەکە دەیهەوێ هەر چەشنە خۆپیشاندانێکی هێمنانە بە تند و تیژی بکێشێنێت؟ ئاواتی بەڕێز، بۆ ئەوەی بزانین کام لایەنی خەڵک یان لایەنی ڕژیم کامیان دەست پێشخەری دەکەن و تند و تیژی بەکاردێنن، پێویستە سەرنج بدەینە ئەو ڕاستی کە کامیان لە بەڕێوە بردننی تند و تیژیەکەدا قازانجی تێدا دەکەن. ترسی ڕژیم هەرگیز ئەوە نییە کە داخۆ بانکێک ئاور تێبەردرێ یان ماشینێک دەستوتێنرێ یان شوشەیەک دەشکێ. ترسی ڕژیم لەوەیەکە ئەو خەباتە وەها جەماوەری بێتەوە، وەها کۆمەڵانی میلیۆنی لە بەرامبەریدا ڕیز ببەستن کە ئیتر بە هیچ ئامرازێکیش نەتوانێت حکوومەتیان بەسەردا بکات. یەکێک لە ڕێگاکان کە دەتوانێت پێش بە جەماوەری بوون و بە پەرسەندنی ئەو حرەکەتە بگرێ ئەوە یەکە کەشوهەوایەکی پڕمەترسی و پڕخەتەر بەسەر خۆپیشاندانەکاندا زاڵکات، وەها لێ بکات کە بەشێک لە خەڵک لە خۆیان ڕانەبینن پێ بنە ناو حرەکەتەکەوە. لە هەلومەرجی سیاسی ئێستادا ڕیزی خەباتی خەڵک چی بەنەسیب دەبێکە دەست بداتە ئەم جۆرە کارانە؟ بێگومان تەنیا زیان بە یەکگرتووی ڕیزەکانی خۆی دەگەێنێ. هەر بۆیە چونکە ڕژیم هەر خۆی قازانجی تێدا دەکات، لە زۆربەی کاتەکاندا یان خۆی لە ڕێگای دەست و پەیوەندەکانی خۆیەوە دەست دەداتە ئەم کارانەوە، یان بارودۆخەکە وا دەڕەخسێنێ کە کەسانێک ئیحساساتیان بێتە جۆش و دەست بدەنە کاری لەم چەشنەکە، ئەمەیان بێگومان نمونەی گەلێک کەمە. کەوابێ سێر نییە ئەگەر ڕژیم خۆشی دەستی لەو کارانەدا هەبێ و یان ڕێگا خۆشکەریان بێ. بەگشتی هەموو هۆکارێکی تند و تیژی نواندن هەر دەگەڕێتەوە سەر ڕژیم. لە پەیوەند لەگەڵ گیرۆدەبوون بە مەوادی مخەدر و هەروەها بڵاوکردنەوەی لەلایەن دەست و پەیوەندەکانی ڕژیمەوە بەردەوام لەلایەن بینەرانی خۆشەویستەوە داوامان لێ دەکەن کە ئامۆژگاری و ڕێنوێنی بڵاو بکەینەوە کاناڵی تەلەڤیزیۆنی کۆمەڵە وەکو ئامرازێک لە دژی ئەم بەڵام ماڵ وێرانکەرە بەکاربێنین. ئێمە پڕ بەدڵ نیگەرانی هەموو بنەماڵەکان و خەڵک لەم بابەتەوە هەست پێ دەکەین و بەش بە حاڵی خۆمان لەم نیگەرانیە لەگەڵیان هاوبەشین.
ماوەیە کە تەلەڤیزیۆنی کۆمەڵە بەشێک لە بەرنامەکانی خۆی بۆ ئەم بابەتە تەرخان کردووە. لەم بەرنامانەدا لایەنە جۆرە جۆرەکانی ئەم ئازارە کۆمەڵایەتیە دەدرێتە بەر باس و لێکۆڵینەوە و ئەزمونونەکان دەخرێتە بەرچاو. هەمومان دەزانین کە ڕژیمی کۆماری ئیسلامی بەردەوام هۆڵی داوە کە خەڵک و بەتایبەت لاوان بەرەو مەوادی مخدر ببات تا بیر لە سیاست و خەبات نەکەنەوە هەموو خەمیان دۆزینەوەی مەوادی مخدر بێت. هەروەها کە دەزانین نیگەرانی لە گیرۆدەبوونی لاوان بە مەوادی مخدر ئەو خەمەیەکە خەو لە چاوی دایکان و باوکان حرام دەکات و ئەو دیاردەیەکە ژیانی بە هەزاران کەسی لە کۆمەلگای ئێمەدا تێدا بردووە. ئەم بەڵایە تەنانەت چەند ساڵێکە بە پیلانی داڕێژراوی ئیتلاعاتی ڕژیمی کۆماری ئیسلامی ڕووی کردوێتە کوردستانی عێراقیش و کون بە کۆن بە شوێن قوربانیەکانی کەم دەسەڵاتی خۆیدا دەگەڕێت. کامانن ئەو زەمینانەی کە هەلومەرجی لەبار بۆ بڵاوبوونەوەی ئەم ژەهرە لەناو ڕیزی لاوانی کۆمەلگای ئێمەدا دەخڵکێنن. بێگومان پسپۆڕانی کۆمەڵناس و دەروونناس لە وەڵامی ئەم پرسیارەدا گلێک هۆکاری ورد و دروستمان بۆ ڕیز دەکەن کە هەڵبەت هەر کامیان لە شوێنی خۆی دەتوانێت واقعی بن. بەڵام ئەزمموی ژیان ئەوەمان پێدەڵێ کە ئەوە بێهیوایی و ئاسۆی لێڵی ژیانی دژوارە کە زمینەی گیرۆدەبوون بەم بەڵایە لە ناو لاوانی ئێمەدا دەخڵکێنێ. مادەی سڕکەر بۆ چەند ساتێکیش بووە لە بیری دوا ڕۆژ قافڵیان دەکات، بێتوانایەکانیان لێ دەکات بە توانایی، ترسیان لێ دەکات بە غیرەت، خەمیان بۆ دەکات بە سەرخۆشی و دوای ئەو چەند ساتەش هەموو ڕەنج و ئازارەکانی ژیان دەگەڕێتەوە سەر جێگای خۆیان و باڵاوەی لەشێکی لاواز و داکەوت و مێشکێکی ماند و خەمی قورسی ئەوەی کە چۆن بەشی وادەیەکی تر پەیدا بکەن. و هەتا تێدا چوون بە دەوری ئەم بازنەیەدا دەخولێنەوە. ئازیزان، وەڵامی کرانەوەی ئاسۆی ڕوون بەرەو ژیانی بەختەوەرانەی دوا ڕۆژ خەباتە. بەختەوەر ئەو کەسانن کە لەگەڵ گیر و گرفتەکانی سەر ڕێگەی ژیانیان دەست و پەنجە نەرم دەکەن. با ئێمەش هانیان بدەین، ڕێگەیان بۆ خۆشکەین کە توانایەکانیان توانایە تاکە کەسیەکانیان لە هێزی یەکگرتوو بە کۆمەڵی خۆیاندا بۆ گۆڕینی دنیای پێچەوانەی ئەمڕۆ بدۆزنەوە، بە هیوای ئەوەی کە هیچ کەسێک لەبەر فەرامۆشکردنی دەرد و ئازارەکانی پەنا بۆ مەسرفکردنی مەوادی مخدر نەبات. دەبێت لاوان جەسوورانە و سەربەرزانە بۆ لەناوبردنی ئەم سیستمەکە هەموو ژیانیانی لێڵ و تاری کردووە تێبکۆشن و قۆڵی هەمەتی لێ هەڵماڵن. بەرزەکانی بەرزە
شاهدی پشکوتنی evine آسمانی قاتلی من لسوی شو پنزکانی خنی دلم تکاونم آوی کانی بدم بزای بەڵێ ئازیزان، بینەرێکی ئازیزمان بە نازناوی ئەوین نامێکی سەبارەت بە ژیانی مناڵانی سەر شەقام بۆ نردوین کە کۆدکراوەکەیتان بۆ بڵاو دەکەینەوە. ئەوینی بەڕێز نووسیەتی ئاغۆ چارەنووسی ئەم هەموو مناڵەکە ڕۆژانە بە سەرگردانی لەسەر شەقامەکان دەیان بینین دەبێت چی بێت. زۆربەی مناڵەکانی سەر شەقام هەل لەو مناڵانە پێک دێکا بە هەر هۆیەکەوە بووە لە دەرس و مەدرسە بێبەشکراون. بەشێک زۆریان بۆ یارمەتیدان بە بژێوی بنەماڵەکەیان وەک کرێکار بێناو نیشان دەچەوسێنەوە. ئەوانش کە کاریان دەست دەکەوێ بە ئاسانی دەکەونە داوی باند و شەبەکەکانی قاچاق و بڵاوکردنەوەی مەوادی مخەدر. بە هاسانی دەکەونە داوی مافیاکانی تیجارەتی سکس و دەڵاڵەکانی لەشفرۆشی و باندەکانی دزی. معتاد دەکرێن، سوکایەتیان پێدەکرێت، لیان دەدرێت و پتر لە هەر کەسێک لە مەترسی دەستێژی جنسیدان و متەکەی مەرگیش بەردەوام بەسەر سەریاندا دەسوڕێتەوە. ئەم منداڵانە بەرهەمی بێ ئەملاو ئەولای فەقیری و هەژارین. ئەوان ڕۆڵەی خانەوادەکانی گیرۆدە بە مەوادی مخەدرن. بەرهەمی ژیانێکی پڕڕەنج و ئازاری خانوادە لە بەر یەک ترازاوەکانن. ئەوان منداڵانی هەڵاتوی بێزار لە مدرسەکانن. ئەوان منداڵانی پەنابەرانی ئاوارە و دەربەجەرن. خۆششانسترینیان ئەوانن کە ئاوارەی سەرشەقامنین، بەڵام هەل لە تەمەنی مناڵیەوە دەکەونە بازاری کارەوە. ئەوانەی کە لە کوورەخانەکان، کارگاچکۆلەکان، مەزرا و کارگاکانی قاڵیبافی، بۆنگا تجارێتەکانی بازار، دووکان و لە ناو ماڵە دەوڵەمەندەکاندا وەک کرێکار و شاگرد و خزمەتکار خەریکی کارکردنن. ئەوین لە کۆتایی نامەکەیدا نووسیەتی تەلەڤیزیۆنی کۆمەڵە پێویستە ئەم ژان و ئازارەی کە ئەم نەونەمامان بێت هاوانە ئەی چێژن لە قاو بدات و ڕێگا چارێ بۆ دیاری بکات. ئەوینی ئازیز، منداڵانی سەرشەقام و مناڵانی کار بەهۆی کەمتەمەنی و بێتوانایی لە لێکدانەوە و هەڵسەنگاندنی چارەنووسی خۆیان ناتوانن سەرچاوە و هۆکارەکانی ئەو بەڵاو موسیبەتانەی کە بەدەستیەوە دەناڵن بناسن و لە دژی خەبات بکەن. ئەوان کەم ئەزموونتر لەوەن کە بزانن هۆکاری سەرەکی تواوی ڕنج و مێنەتەکانیان کییە و ناتوانن خۆیان لە چنگ ئەو بەڵاو نەهامەتیە ڕزگار بکەن. هەر بۆیە دەبێت یارمەتیان بدرێت، دەبێت بپارێزرن. پێویستە بزوتنەوەی بەرگری لە مافی منداڵان لەناو دڵی کۆمەڵگادا ڕیشدا بکتێت و گەشە بکات. هەڵسوڕاوانی پارێزەری مافەکانی منداڵان بە لە قاودانی سیاسەتەکانی کۆماری ئیسلامی لە ئاست منداڵان و هێنانە گۆڕ و باسکردنی لانی کەمی ماف و داخوازیە جیهانیەکانی منداڵان بەکردەوە دەچێتە نێو گۆڕەپانی خەباتێکی ڕاستەوخۆ لە دژی کۆماری ئیسلامی. پێویستە هەوڵ بدرێت ئەم جوڵانەوە لە ئاستێکی بەرینتردا بەڕێوە بچێت. پێویستە کە هەڵسوڕاوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان ئەرکی بەرگری لە مافەکانی منداڵان بە ئەرکی سەرشانی خۆیان بزانن و لەم پەیوەندێدا لە هیچ هەوڵ و کۆشتێک دەرێقی نەکەن. تێکۆشان لەو پێناوەدا بەشێکی جیاو نەکراوە لە بەرنامە و لە استراتیژی ئێمە. تەلەڤیزیۆنی کۆمەڵەش هەوڵ دەدات لە پێناوی ئەم ڕێبازەدا هیچ ئیمکان و دەرفەتێک لە دەست نەدات.
ومناڵی بەژمەینەتانم ئێوە مناڵی بێناو نیشانم ئێوە مناڵی بەژمەینەتانم ئێوە مناڵی بێناو نیشانم ئێوە مناڵی بێناو نیشانم ئێوە مناڵی بێناو نیشانم لەجێی مەکتەب و خوێندن و زانین بژێوی خێزان لاستۆگرن لەجێی مەکتەب و خوێندن و زانین بژێوی خێزان لاستۆگرن لەجێی گۆرانی و دەنگی مۆسیقا بەقەید فەن و شریخەی بۆم بە لەجێی گۆرانی و دەنگی مۆسیقا بەقەید فەن و شریخەی بۆم بە ئێوە مناڵی بەژمەینەتانم ئێوە مناڵی بێناو نیشانم خانەولانەتان خەوی ڕووخاوە سێبەر و شێدار بێخۆرەتانەوە خانەولانەتان خانووی ڕووخاوە سێبەر و شێدار بێخۆرەتانەوە شینێکتان بوێ شیاوی خۆتان بێ شیاوی ئێوەی نەوەی ئینسان بێ شینێکتان بوێ شیاوی خۆتان بێ شیاوی ئێوەی نەوەی ئینسان بێ ئێوە مناڵی بەژمەینەتانم ئێوە مناڵی بێناو نیشانم گژماڵێ پڕی بێلانان بخچەی گژماڵێ پڕ لە بارگی جوان سفرەی گژماڵێ پڕی بێلانان بخچەی گژماڵێ پڕ لە بارگی جوان دەبێ مناڵان گوڵباران بکرێن لە کوڕەوانەی بازاری کارکرێن دەبێ مناڵان گوڵباران بکرێن لە کوڕەوانەی بازاری کارکرێن ئێوە مناڵی بەژمەینەتانن ئێوە مناڵی بێناو نیشانن ئێوە مناڵی بەژمەینەتانن ئێوە مناڵی بێناو نیشانن ئێوە مناڵی بەژمەینەتانن ئێوە مناڵی بێناو نیشانن ئێوە مناڵی بێناو نیشانن زۆر بەداخەوە ئاگادار بووینەوە کە ڕۆژی جومعە 29 ڕێبەندانی 1400 هەتاوی کاک محەممەد حوسێن سید مرادی باوکی سێ هاوڕێی گیان بەکردووی ڕیزەکانی کۆمەڵا هاوڕێیان جەبار جەماڵ و کەماڵ سید مرادی لە شاری سنا ماڵاوایی لە ژیان کرد. هاوڕێ جەماڵ سید مرادی لە ڕێکۆتی مانگی هەشتی 1363 هەتاوی لە ناوچەی ساراڵ لە شەڕ لەگەڵ بەگرێگیراوانی کۆماری ئیسلامی گیانی خۆشەویستی لە ڕێگای ئامانجی بەرزی بەخس کرد. 4 ساڵ دواتر دوو جگەرگۆشەی دیکەی کاک محەممەد حوسێن هاوڕێیانی ئازیز کەماڵ و جەبار سید مرادی مانگی خەرمانانی ساڵی 1367 لە زیندانی ناوەندی شاری سنا وەک دوو زیندانی سیاسی بەدەستی جنایەتکارانی کۆماری ئیسلامی بە شێوەی دڕندانە تیرباران کرد.
کاک محەممەد حوسێن وەک ئینسانێکی زەحمەتکێش و خوشناو لە ناو جەماوەری خەڵکدا ئەگەرچی زیاتر لە 30 ساڵ خەمی قورسی مەرگی سێ ڕۆڵەی ئازیزی سێ جگەرگۆشەی خۆشەویستی لە دەرونی خۆی ڕاگەر، بەڵام هیچ کات سەری بەرزی بۆ قاتڵانی ڕۆڵەکانی و هەزاران لاوی دیکەی وەک جگەرگۆشەکانیدا نەنواند و سەربەرشیە. کاک محەممەد حوسێن کە ماوەیەک لەوە پێش هاوسەری ئازیزی لەدەستدا بەداخەوە ڕۆژی جومعە بۆ خۆیشی کۆچی دوایی کرد و ئازارێکی گرانی نایە سەر دڵی بنەماڵە دۆستان و تێکۆشەرانی ڕێزەکانی کۆمەڵە. ئێمەش بەم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە و هەموو بەشەکانی تشکیلاتی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمۆنیستی ئێران سەرخۆشی گەرمی خۆمان پێشکەش بە بنەماڵە، خۆشەویستان و هەموو خەڵکی ئەم ناسی شاری سنە دەکەین و خۆمان بە هاوبەشی خەمیان دەزانێت. یادی کاک محەممەد حوسێن سید مرادی و سێ جگەرگۆشەی کارمانی هاوڕێیان جەماڵ، جەبار و کەماڵ بۆ هەمیشە لە دڵماندا بە خۆشەویستی دەمێنێتەوە. یادی ئازیزی بەرز و بەڕێز بێت. زۆر بەداخەوە ئاگادار کراینەوە لە چەند هەفتەی ڕابردوودا دایە سۆیلا دارایی دایکی هاوڕێیەکیان بەکرد و ئەنوەر ئادەمی پوری هاوڕێیەکیان بەکرد و فەزیلەت دادایی لە شاری سەقز ماڵاوایی لە ژیان کرد. دایە سۆیلا دارایی کەسایەتێکی ناسرا و خۆشەویستی شاری سەقز بوو. دایە سۆیلا لەو دایکە فیداکارانی کوردستان بوو کە داخی گیان لەدەستانی ڕۆڵەکەی چۆکی پێدا نەلا و هەتا دوا هەناسەکانی ژیانی لەگەڵ ئاوات و ئامانجی ڕۆڵەکەی ژیانی بردەسەر و هیچ کات سەری بۆ ئەم ڕەژیمەدا نەنوان. ئێمەش بەم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕ بەدڵ سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی بەڕێز و سەربەرزیان دەکەین و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین. یادی دایە سۆیلا بەرز و بەڕێز بێت. یەکێکی دیکە لە دایکانی شۆڕش بەجێهێشتین. زۆر بەداخەوە دوێنێ شەمە ڕێکۆتی سی ڕێبەندانی ساڵی 1400 هەتاوی دایی ڕعنا ڕۆستەمی خەڵکی ئاوایی ئەوێ هەنگەی سەر بە ناوچەی ژاوەرەوەی شاری سنە و دایکی هاوڕێیەکیان بەکرد و هاوڕێ عەتا فەلاحی و خۆشکی هاوڕێیەکیان بەکرد و هاوڕێ عەزەت ڕۆستەمی ماڵاوایی لە ژیان کرد. دایە ڕعنا دایکێکی دڵسۆز، میهرەبان، خۆشەویست، ناسرا و جێگەی متمانەی ئاوایی ئەوێ هەنگ و ناوچەی ژاوەرە بوو. ماڵی دایە ڕعنا هەمیشە شوێنی حەسانەوەی پێشمەرگەکان بووە. لە بەهاری ساڵی 1362 هەتاوی لە جەریانی پەلاماری پێشمەرگەکانی کۆمەڵە بۆ گرتنی پایگای بەکرێگیرەوانی ڕژیم لە ئاوایی تەیناڵ هاوڕێ عەتا فەلاحی کوڕی دایە ڕعنا گیانی ئازیزی بەخت کرد. هەروەها هاوڕێ عەزەت ڕۆستەمی برای دایە ڕعناش لە بەهاری ساڵی 1360 لە شەڕێک لەگەڵ بەکرێگیراوانی ڕژیم گیانی بەخت کردووە. دایە ڕعنا ئەوەندە خۆشەویست و جێگای ڕێز بوو کە هەمیشە چالاکانی مەدەنی دەچوون بۆ ماڵی و سەردانیان دەکرد. دایە ڕعناش هەروەک هەموو دایکانی شۆڕژ ئاواتی لە گۆڕنانی ئەم ڕژیمە دەڕەندەیە بوو و تا دوائین هەناسەی لەسەر ڕێگا و ڕێبازی ڕۆڵەکەی و براکەی مایەوە و هیچ کات سەری بۆ ئەم ڕژیمە دژەمرۆیەدا نەنواند. بەداخەوە دایە ڕعنا ڕۆژی شەماوە تا دوێنێ سیمانگی ڕێبەدان بۆ هەمیشە دڵە گەورە و میهرەبانەکەی لە لێدان کەوت و بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان کرد. ئێمەش بەم بۆنەوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پڕ بەدڵ سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی ڕۆستەمی و فەلاحی و هەموو خزم و دۆستانی دایە ڕعنا و بەتایبەت ئاوایی ئەوێ هەنگ دەکەین.
یادی ئازیزی دایە ڕانا بەرز و بەڕێز بێت و ڕێگای پەڕێبوان. بەڵێ بینەرانی ئازیز بەم جۆرە شاتینە کۆتایی بەرنامەیەم هەفتەیە ئێمە بینەران زۆر سپاس بۆ ئەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون. چاوەڕێ نامە و ئیمەیل و پەیوەندیەکانی تەلەفۆنی ئێوەی ئازیزین بۆ هەرچی زۆرتر ڕازاندنەوەی بەرنامەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بکەن و پەیام و ڕاو بۆ چوونەکانتان باس بکەن. هەر شاد و بەختەوەر بن ماڵاوە.